من سەباح حوسێن حەسەن یاریدەری بەشکال لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی کار دەکەم. ڕۆژانە کاتژمێرەکانی دەوامکردنمان لە 1 نیوە دەست پێ دەکات تا ئەو کاتەی نەشتەرگەری هەبێ و بەردەوامی دەبێتن. ئەوەی خۆشحاڵی لێرە ئەمە ڕۆژانە کار دەکەین. ئەو نەخۆشخانەی کە نەبوونن هاوکاریان دەکرێت بە شێوەیەکی ڕەها و بێ بەرامبەر. کارەکانی من بریتە لە ئامادەکردنی هۆڵی نەشتەرگەری لە دەرمان لە ئەو شتانی کە پێویستە بۆ نەخۆش لە کاتی بۆ هێشتکردنی تا ئەو کاتەی بە خەبەر دێتن دەبێنە ژووری ڕیکەڤەری واتە بۆ خۆش هاتنەوەی نەخۆش. من زۆر خۆشحاڵم کە لێرە کار دەکەم لەگەر دکتۆرە بەڕێزەکان لەگە ستافە بەڕێزەکان لەو کەسانەی کە لێرە خزمەتگوزاری پێشکەش دەکەن. بێگومان لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی زۆرەها نەشتەرگەری دەکرێتەوە ڕۆژانە وەکو نەشتەرگەریەکانی شکان بە هەموو جۆرەکانی، نەشتەرگەری گشتی، نەشتەرگەری ئافرەتان و منداڵبوون، نەشتەرگەری گشتی بە جۆرەکانی نەشتەرگەرنی هەندێک هەیە لە جۆرەکانی سینک دکتۆرە بەڕێزەکان لێرە ئەنجامی دەدەن. وەکو یاردەری بە شکال لێرەوەی تێبینم کردبی جیاواز لە شوێنەکانی تر دکتۆرە بەڕێزەکان هاوکاری و شێوازی مامەڵەکەین لەگەڵ نەخۆشەکان و لەگەڵ ئێمەش تەنانەت شێوازەشی جیاوازترا وەکو براگەمە لێرە کار دەکەین پێکەوە. دکتۆر دێر واتە سادەی، واتە کڕنی پشتی خێری، واتە بەرزکردنی پیشە خێرەکانی میهرەبانی، واتە یارمەتیدانی نەخۆشە هەژارەکان. بێدا لە خەرخوازان دەکەم یارمەتی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی بدەن بۆ ئەوەی پشکە خێرەکانی بەرز بێتەوە، بۆ ئەوەی بتوان ئێمە هاوکاری زیاتر و زیاتری نەخۆشە هەژارەکان بکەین بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک. لە کۆتایی سوپاسی بە شەڕاگەیاندی نەخۆشخانە دەکەم بە هیوای سەلامەتی و ساڵی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.